بۆ قسەکردنی زیاتر لەبارەی دیاردەی خۆرگیران بەڕێز ئەژی چەتۆ سەرۆکی ڕێکخراوی فەلەکناسی کوردستان لاولێرە لەگەڵماندا. بەڕێز ئەژی چەتۆم کاتتان باش. دیاردەی خۆرگیران چییە؟ چۆن ڕوادات؟ کاتتان باش. سلااو لەوێ ئازیز و بەڕێز، سلااو لە هاوڵاتیانی خۆشەویست بینەرانی عزیز. خۆرگیرانی ئەو زارە خۆرگیرانکی نیمچەیە لە 25دا واتە سبەی نادووزبەی ڕۆژی سێشەمە ئینشاءالله ڕوودەدات. طبعا کاتێک کە مانگ و خۆر و زەوی دەکەونە سەر یەک ڕاستەهێڵ، چەقەکانیان دەکەوێتە سەر یەک ڕاستەهێڵ، ئەو دیاردەیە ڕوودەدات. مانگ دێتە نێوان زەوی و خۆر، بەری تشتی خۆر دەگرێت. یەکەم داخلبوونی دیسکی تاریکی مانگ لە کاتژمێر 1:06 دوای نیوەڕۆیە لە ڕای باکووری دەستە ڕاستی خۆرەوە دەبێتن. لە کاتژمێر 2:23 150 دیسکی خۆر لەلایەن دیسکی مانگەوە دەگیرێت، ئەوە لە لووتکە دەبێتن. پاشان وردە وردە مانگ دوور دەکەوێتەوە و کاتژمێر 3:35 خولەکی دوای نیوەڕۆ دیاردەکە کۆتایی پێدەێت. واتە سەرجەم دیاردەکە لە دەستپێک تا کۆتایی لە هەرێمی کوردستان 2 کاتژمێر و 29 دەخایەنێت. لە هەرێمی کوردستان ئاستی تاریکەکەی تا چەندە بێت؟ تا چەند تاریکە بێت؟ خۆی 150ەکە لە هەرێمی کوردستان 150ەکە، بەڵام چەند بەرە و باکووری ڕۆژ ئاوا بڕۆیت، واتە بەرە و با بڵێن تورکیا و ئیتر دەریای ڕەش و بەسەر دەکەوی بۆ ئۆکرانیا و لۆ سەرێتا دەگەی ئایسلند، ئەو دیاردەیە زیاتر دەبێتن. بەڵێ دیاردەی خۆرگیران ئاستی جیرانی خۆر زیاتر دەبێت. بەڵێ ساڵانە یاخ با بڵێن چەند ساڵ جارێک ڕۆدا؟ خۆرگیران خۆی بە شێوەیەکی گشتی مانگگیران و خۆرگیران ئەمە ساڵی 2 تا 4 حەدەسمان هەیە. جاری وایە 2 جار مانگ دەگیرێت، جارێ خۆر دەگیرێت، جاری وایە 3 خۆرگیرانمان هەیە، 2 خۆرگیرانمان هەیە، 2 مانگگیرانمان هەیە، جاری وایە مەسەڵەن با بڵێن 3 خۆرگیرانمان هەیە، 1 مانگگیرانمان هەیە. بەو شێوەیە حەسەب خولگەی مانگ بە دەوری زەوی. بەڵام ڕوودانی مانگگیران کە یان خۆرگیران لە هەر شوێنێک لە شوێنێکدا بێگومان پێویست بۆ دەکرێت کە ئەو کەسە شوێنی خۆی بگۆڕێ بۆ ڕوانگەکردن. بۆ نمونە ئەوەی کە لە ساڵی 99 ڕوویدا خۆرگیرانی تەواوی ساڵی 99 لە 11 ئاب هەتا 3 ساڵی 2081 ڕووناداتەوە خۆرگیرانی تەواو. بۆیە ئەو کەسانی کە فەلەکناسەکان لەسەر ئاستی عالم ساسی جیهان سەفەر دەکەن، چونکە لە تەمەنی مرۆڤ 1 جار خۆرگیرانی تەواو ڕەنگە وڵاتەکەی خۆیدا ببینێت. بەڵێ کە باسی دیاردەی خۆرگیرانە کرێت، بەردەوام حەزێک لای هاوڵاتی دروست دەبێت کە سەیری بکاتە و دیاردەیە ببینێ بە چاوەکانی خۆی. ئەگەر ببێت چاویلکەیان بەبێت تەلەسکۆپ سەیریکەین زیانی پێگەێنێ؟ بڵێ بێگومان ئێستا من کە بەرامبەر ئێوەی بەڕێز دانیشتوم ئەو گڵۆپەی تەنانە سەر کامێرایەکە کار لە چاوم دەکات. سای ئەوە کە خۆر نزیکترین ئەستێرەیە لە ئێمە ڕووناچیەکەی یەکجار زۆر بەهێزەوە لە کاتی بەڕۆژ، لە کاتی ڕۆژێکی ئاسایی خۆی کێشە لە تێنەگەیشتنەکەیە لەلایەن بەشێک لە هاوڵاتیانی خۆشەویست لە مامەڵەکردن لەگەڵەوە دیاردەیە. کاتێک ئەمە باسی خۆرگیران دەکەین، ئەگە خۆرگیرانەکە نیمچەی بێت ئەوە هەر چاوی مرۆڤ زۆر زەحمەتە بتوانێت هەر بەردەوام ئاوا سەیری خۆر بکات. هەڵدەستی هەندێک کەلوپەل کەرەستە بەکاردێنن وەکو بەدیل کە بەداخەوە لە بازارەکانی مەتاوەکو ئێستا دەست ناکەوێت، وەکو فلتەری تایبەت، وەکو چاویلگەی تایبەت. هەڵدەستی هەندێک شتیتر بەکاردێنێ وەکو وەرەقەی ئەشعەی ئێکس یان شوشەیەک تاریک دەکات یان چاویلگەی تاریک. ئەوانە بە هیچ شێوێک نابێت بەکاربهێنرێت، چونکە بێت لە هەرێمی کوردستان خۆریش لاوازکارێک نییە کە بتوانانی سەری ڕۆژگیرانی پێ بکەین. ممچینە هەندێک هاوڵاتی مەبەستەکەی زیاترەوەی با هاوڵاتی وان نەزانێت ئەو چاویلکە ئاسایی ڕۆژانە بەکارێنێ ئەتوانێت بۆ ئەوەش بەکاری بێنێ. نا زۆر مەترسیدارە. جارێ لە ڕێگەی تلسکۆپ، لە ڕێگەی دووربین، لە ڕێگەی کامێرا، حتا ئەگەر ڕۆژ لە دوای هەورێکیش بێتن بە هیچ شێوێک نابێت لە ڕێگەی کامێرا تلسکۆپ و دووربینەوە ڕاستەوخۆ سەیری خۆر بکرێت، بەڵکو پێویستە فلتەری تایبەت لە پێشەوەی عەدەسەکە دابنێت ئینجا سەیری خۆر بکرێت. بەڵێ بەڕێز ئەژی چەتۆ سەرۆکی ڕێکخراوی فەلەکناسی کوردستان لە هەولێرەوە لەگەڵماندا بووی. سوپاس بۆ ڕوونکردنەوەی پێت داین.